أو معبوث بو سركل بو ختمي رسول خاتم أو تاجي رسولانا. برزان ئێمە سوپاسگوزاری خوای پەروەردگارین لەسەر هەموو نیعمەتەکانی بە تایبەتی ئەو نیعمەتێکی کە ئێمە سەرقاڵی کردوین بە فەرمودە شیرینەکانی پێغەمبەری ئیسلامەوە. ئێمە خەریکی ئیشوکاری خانەی فەرمودەین لە خزمەتی فەرمودەکانی پێغەمبەردا بووین و سوپاسی خوای لەسەرەکەین. بەرەزان خانەی فەرمودە پێویستیەکی واقعی بووە لە کوردستان، کەلێنێکی گەورەی پڕ کردوێتەوە بۆ خەڵکێکی موسڵمان، بۆ ئەم میلەتە کوردەی ئێمە کە کەلێنێک بۆ تیامانە هەیە، چونکە لە هەموو بەشەکانە خەمخۆر هەبووە بەس بۆ فەرمودەکانی پێغەمبەری ئیسلام عەلەیهی سەڵات وسەلام. ئەگەر لە شوێنانیش هەبوو بێت لەم سنوورەی ئێمە کەمە. سوپاس بۆ خوای پەروەردگار ئەو کەلێنە پڕ بۆتەوە ئێستا. و ئەوانش کەلەی بێبەشن، بەڕاستی ئەوانش نەکبەت و بەدبەخت و چارە ڕەشن. ڕێنیشاندەرە بۆ ڕێگای بەهەشت و گەشتن بە بەهەشت. ئەفەرمێ 1070 ئافرەت هەبوون. لە خوشکانەکەم بێن ئینشاءالله بەشدار بن لە خانەی فەرمودەیە، ئیسفادەیەکی زۆرەکەن. ئێمە ئەوەی کە بە چەندەها ساڵ توانیوانی بیخوێنی ئێستا ئەتوانی بەس 4 ساڵ تەواوی بکەین. بۆیە داوا لە خوشکانی بەڕێزەکەم بەدەم ئەم خانی فەرمودەوە بێن کە لە پێناوی برەودان بە زانستی شەرعی و خزمەتێک و پڕکردنەوەی ئەو فەراغە داراییەی کە بۆ مەدرسە شەرعیەکان دروست بووە، لە پێشی هەمووشیانەوە بە خانەی فەرمودە کە خۆم یەکێکم لە قوتابی و لەو مامۆستایانەی کە لەو مەدرسە و لەو خانەیە پێگەیشتوم. لە کۆتاییدا دووپاتی دەکەینەوە. خوا بە شاهید بێ پاشان ئێوەی ئامادە بوو لەسەر ئەم بڵێن نامە و پەیمانە سوور بم. دەیوت قزم مەیدانی سولتانە بۆ تەختی